وفي برسي زريتر ام براوستين قال بري الساطح ناصح نينري جوتيارين توب زواش كركوك بواكي راستا خدت قال مدابا دي بري الساطح قال لك سباس كوين قال مدانا بس سرتا بتسينا سرتا هي كشكا ايوه بالراي ايوه ام كيش بودروس كراو الان حكومه العراق يعني بو نمونه دیاری کردنی 500,000 تنها بو طن گنم کلا کرکوک و ناوچه کردستانی کن بو شوی وربجیرت ایوه بو چی دگرین نوا بو بم شوی معاملتان لگل دکرید بله سرتا سلاو لئیو لبینرانی عزیز ایما جوتیارانی کرکوک و ناوچه سنوری ماده سوچل ساڵانێکە بە بەردەوام کێشەی زەویزارمان هەیە و ئێستاش ئەم کێشەی کەمکردنەوەی نرخی گەنم هاتوۆتە پاڵ کێشەکانی تر لێرە من دەمەوێ شتێک بابەتێک ڕوونکەمەوە بۆ هەموو لایەک کە مستەڵەحێکە پێی دەوترێ لە وزارەتی کشتتوکاڵ ناوەی پیلان و دەرەوەی پیلان ئەم مەوزوعە چییە؟ وزارەتی کشتتوکاڵ هەر جوتیارێک کە پەیوەندی یاسایی بە زەویەکەیەوە هەبێ واتە تاپۆیەکی کارای هەبێ یان گرێبەستێکی کارای هەبێ داخلی پیلانی کشتتوکاڵیەکە ئەو جوتیارانەشی کە زەویەکانیان کێشەی خاوەنددارێتیان هەیە ئەوانە داخل پیلانی کشتتوکاڵی ناکە واتە سەرجەم جوتیارانی کەرکوک و سنووری مادەی 140 لە دەرەوە پیلانی کشتتوکاڵین ئێمە لە ساڵانی ڕابردوو بەروبوومەکەمان لێوەردەگیرا بە هەمان نرخی پاڵپشتیکرا و کە 850,000 بوو بەڵام لە هەندێک پاڵپشتی بێبەش بووین وەکو پێدانی بنەتۆ و سەماد و ئیتر پێداویستیەکانی کشتتوکاڵی لەوانە بێبەش بوون بەڵام چۆن بڵێ لەوێش غەدرتان لێ دەکرا ئەم ساڵ بەڵێ ئەڵێم لەوێش غەدرتان لێ دەکرا ینی بە هەمان نرخیش وەربگیرێ بەڵام بەڵێ لەوێش غەدرمان لێ دەکرا بەڵێ لەوێش زیاکاری هەبوو ئەو جوتیارانەی لە ناوەی پیلانی کشتتوکاڵی بوون ئەوان سوودمەند بوون هەم لە پاڵپشتیەکانی وزارەتی کشتتوکاڵ لە پێدانی بنەتۆ و کیمیایی و پێداویستانەکانی تر و گەنمەکەشیان لێرە بەڵام جوتیارانی ئێمە تەنها گەنمەکان لێوەردەگیرە بەڵام تێچوو ئەو گەنمە لە بازاری ڕەش لە ئەستۆی خۆمان بوو ئەوەی ئێمە نیگەران کرد ئەم ساڵ زیاتر کە ئەم بڕیارەی ئەنجومەنی وەزیران کە داوێتی بۆ کەمکردنەوەی نرخی گەنم جوتیارانی بڵێن دەرەوەی پیلانی کشتتوکاڵی نرخەکەی کەم کردوێتەوە بە 500,000 ئەمە لەگەڵ ئەم سەردەمەی کەرکوک و عێراق و ناوچەکە ناگونجێت چونکن تێچووی یەک دوێنم زەوی بە گەنم بچێنی 400,000 دیناری تیاچێ ناکرێت و بە 500,000 لە جوتیارەکەی وەرگێت ینی بەس ئەزیەکەتان بوو ئەزیەتەکەتان بوو دەمێتەوە چۆڵ بکە زەرەرمەند دەبن قازانز ناکەن بەو شێوەیە بەڵێت هیچ قانزاز ناکەن زەرەرەکە چکن لە زۆر حاڵەتدا دوێنمێک تەنێک بەرهەم نایەنێ ئەگە گریمان 600 کیلۆی بەرهەم هێنا ئەوە زەرەرەکە ئەگە گریمان 100,000 کیلۆی بەرهەم هێنا ئەوە دەتوانین دەبڵێن یعنی بە 15-20,000 دینارێکی بۆ دەمێنێتەوە خۆەوە بە قانزاز هەژمار ناکرێت جوتیارێک 6 مانگ ماندوو دەبێ و ڕەنج دەدا لە کۆتاییە یعنی بەمایی خۆیەوە هەڵسێ جا ئەمە بەڕاستی جێگای قوبوڵ نییە لەبەرەوەی ئەمن 20 ساڵە دەبیستم لە هەموو سیاسەتمەدارانی عێراق دەلێن کەرکوک تایبەتمەندی خۆی هەیە بەڵێ ئێمەش پێیان دەلێن یەکێ لە تایبەتمەندیەکانی کەرکوک ئەوەیە کە کێشەی زەویزاری هەیە کێشەی خاوەنددارێتی زەوی هەیە کە حکوومەتی عێراق 20 ساڵە خۆی دەدزێتەوە لە چارەسەرکردنی خاوەنددارێتی زەویزار سەرڕای ئەوەی یاسا لە پەرلەمان دەرچووە بۆ گەڕاندنەوەی ماڵ و مڵک یا بڕیار سەرەتا پێویستەکە جوتیارانی کورد بەڵێرانی جوتیاران ئیش لەسەرەوە بکەن کە بڕیارەکانی شوڕەشی بەعس ئەو سەردەمە هەڵبوەشێتەوە زەویزارەکانتان بۆ بگەڕێتەوە بە ناوی خۆتان بێت تاپۆکەتان دوای ئەوە ئیش لەسەرەوە بکرێت کە بای چەند بێ هەرتوونێک پارەکە وەربگیرێ
یعنی کێشە سەرەکیەکە جارێ هێشتا حل نەکراوە. بەڵێ ئێستا ئێمە بۆیە دەڵێن جارێک دەبێت کەرکووک بە دەربکرێت لە ئەو بڕیارەی ئەنجومەنی وەزیران کە بۆ کەمکردنەوەی نرخی گەنم چکن کەرکووک تایبەتمەندی خۆی هەیە دەبێت ینی تایبەتمەندی پێ بدرێت جیاواز لە پارێزگاکانی تری عێراق و ئێمە بە خۆتان دەزانن لە هەژدەی 2025 بوو واتە ساڵێک و 4 مانگ پێش ئێستا 3 یاسا لە پەرلەمانی عێراق دەنگی لەسەردرا یەکێکیان تایبەت بوو بە زەویزار و هەڵوەشانەوەی بڕیارەکانی مەجلیسکیادە سەورە ئەوانەی تر تایبەت بوو بە نەتەوەکانی تر ئەو دوو بڕیارەی تر چوونە واری جێبەجێکردنەوە تەنها بڕیاری ئەوەی کە تایبەت بە زەویزار و بە کووردە جێبەجێ نەکراوە ئێمە بە بەرداوامی داوامان کردووە ینی ئەوە یاسایە و لە پەرلەمان دەرچووە و مسادەقەی لەسەر کراوە ئایا بۆ جێبەجێ ناکرێت شێ بەرپرسە لە جێبەجێکردنی ئەم یاسایە باشە کاتێ بەڵێ بەڕای تو بوو جێبەجێ ناکرێت یان بەگشتی باسکەم ئێوەی جوتیارانی کەرکووک و مادەی بەگشتی من بەڕای من حکوومەتی عێراق یعنی سەرجەم حکوومەتەیەک لە دوایەکەکان لە 2005ەوە تا ئێستا کە دەکاتە زیاتر لە 20 ساڵ بە بەردەوامی خۆی دزیوەتەوە لە جێبەجێکردنی برگەکانی مادەی 140 لە هەرچی یاسایەک یان بریارێک تایبەت بێ بە ئاسایکردنەوەی دۆخی کەرکووک ئیتر ئەوان نایکەن لەبەرەوەی لە بەرژەوەندیان نییە ئەم بابەتیزار ئەمانە لە برگەی شەشی مادەی 140 هاتووە بەڵێ ئێستا ئەمڕۆ ئێوە لەگەڵ چێ کۆبوونەوە وەڵامی حکوومەتی عێراقتان وەرگرتیان ئیتر دەسواڵا گەڕانەوە هیچتان بەدەست نەکەوت وەڵای دەسواڵا گەڕینەوە بەداخەوە ئێمە چوین لە ساحەی تەحریر لە بەغدا خۆپیشاندان سازکرا بوو جوتیارانی پارێزگاکانی باشووری عێراق ئێمە هەمانگیەکمان لەگەڵیان دروست کرد و چوین بەشداری ئەو خۆپیشاندانەمان کرد تەنها لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە پەیامی خۆمان مانگەیاند بەڵام هیچ بەرپرسێک نەهات بە دەنگمانەوە و لێمان بپرسێت کە کێشەکەتان چییە و ئەوە لێرەوەش لە کەناڵە بەڕێزەکەی ئێوە پەیاممان بۆ سەرجەم نوێنەرانی کورد لە بەغدا بۆ هەموو فراکسیۆنە کوردستانیەکان بۆ وەزیران بۆ سەرۆک کۆمار ناکرێ ئەم بڕیارەی ئەنجومەنی وەزیران قبول بکرێ وەکووە ئاماژەماندا کەرکووک تایبەتمەندی خۆی هەیە و حکوومەت خۆی کەم تەرخەم بووە لە ئاسایکردنەوەی دۆخی کەرکووک و یەکلاکردنەوەی تا پرسیار ئەگەر وڵامی بدەیەوە بە کورتی بەڕێساتە ئەگەر هەر بەم شێوەیە بەردەوام بێت مەسەلەن بۆ نمونە تۆنێک گەنمی کەرکووک و مادەی 140 ئەو ناوچانە بە 500,000 وەربگیرێ ئێوە بەو نرخەی دەدەن یان ئیتر بایکۆت دەکەن بازارێکی تری بوو بەرهەمی خۆتان دەدوزنەوە پلانێکی ترتان ئەگەر هەبێت وەڵای ئێمە جوتیارین بەڵێ ئێمە هیچ ڕێگاچارێکی ترمانیە تەنها مەگوم زەویزارەکان جێبۆڵێن و گوندەکان چۆڵ بکەین و دەستبەرداری کشت و کاڵبین ئێمە هاوڵاتین جوتیارین ئێمە نوێنەرمانەیە لە حکوومەتی فیدراڵ چەندین فراکسیۆنی کوردستانی هەیە وەزیرمان هەیە دەبێ ئەوان بێنە سەر خەت و کێشەکان چارەسەرکەن ئەگەر بەوان چارەسەر نەکرا ئێمە تەنها لە سەرمانە پەیام بگەێنین ئەگە ئەوان چارەسەر نەکراپیان ئێمە ناچارین گوندەکان جێبەیەڵێن چونکن ئەمە بە ئەنقەست ئەم بڕیارە دراوە چونکن جوتیارانی دەرەوەی پیلانی کوشت و کاڵ تەنها لە کەرکووک هەیە لە پارێزگاکانی تر عێراق نییە بەس لە کەرکووکە بۆیە خۆتان گەیاندووەتە لایەنە کوردستانیەکان کە وڵامی داوەتەکەیان کەم کرد بەڵێ من ئەوە جارێکی تر لە کەناڵە بەڕێزەکەیەوە ئەوە پەیامی خۆم دەگەێنمە هەموو فراکسیۆنە کوردستانیەکان لایەنە سیاسیەکان نوێنەران لایەنە کوردیەکان ڕاستەوخۆ وەڵی مامۆستا من کەسێکی جوتیارم و هەرچ بەرپرسێکم بینی بێ باسی کێشە و گرفتەکانم کردووە ئیتر بە خۆیان هەموو ئاگدارن من لێ هەر 5 فراکسیۆنە کوردستانیەکە پرسم لە پەرلەمانی عێراق ئەم قەوسەم دەرێ
ئەم قەوسم بدەرێ لە 5 فراکسیۆنی کوردستانی ئەپرسم ساڵێک و 4 مانگ پێش ئێستا بە یەک پاکێز دەنگدرا لەسەر 3 پرۆژە یاسا یەکێکیان تایبەت بوو بە لێبوردوونی گشتی ئەوەی تر بە هەماوارکردنەی باری کەسایەتی بۆ ئەو دوو پرۆژە یاسایەت جێبەجێ کرا لەسەر ئەرزی واقع بۆ ئەم پرۆژەی هەڵواشانەوەی برارەکانی مزگادە سەورە جێبەجێ نەکراوە ئایا هۆکارەکەی چێ بە ئەوان وڵام بدەنەوە ئەوان دەنگیان داوە بە یەک پاکێز لە سەر 3 پرۆژە یعنی هیچ هەڵوێستێکیان نەبووە نە سکاڵایەکیان کردووە لە دادگای اتحادی نە سکاڵایان کردووە لە حکوومەت کە ئایا حکوومەت بۆ ئەم یاسایەی کە لە بەرژەوەندی کووردە جێبەجێ ناکە من جوتیارێکم کەسێکی بێدەسەڵاتم تەنها ئەتوانم پەیام بگەێنم مەزلومیەتی خۆم بگەێنم ئێستاش خەریکە حکوومەتێکی نوێ دەنگماپیان داون لە بەغان ئێستاش وا خەریکە حکوومەتێکی نوێ پێک دەیندرێت بڕاتێکەش من بێئومێدەم لەبەرەوەی کارنامەی سیاسی کارنامەی حکوومەتی ئەم بەڕێزەم بینی کە ڕاست پێردراوە علی زەیدی پێوترێ لە هیچ برگەیەکە باسی ئاسایکردنەوەی دۆخی کەرکک ناکە بەداخەوە وەلایەنە کوردیەکانش هیچ ڕخنەیەکیان نەبووە تەنها ئامانزیانەوەی بچمزان چەند وەزیریان بەرەکەوێت چەند پۆستیان بەرەکەوە ئایا تۆ کە لەسەر کارنامەی سیاسی واژۆت کرد و چیتە ناو حکوومەتەوە لە دوا ڕۆژ لە 4 ساڵی داهاتوو چۆن داکۆکێکی لە ئاسایکردنەوەی دۆخی کەرکک بۆیە ئومێدم بە حکوومەتی داهاتووش نییە و حکوومەتی ڕابردووش gelek spas berê Satih Nasih nûnerê cûtiyarên topzawayên payekê rastex û ji Kerkûkê gelbebû.